ڕاگەیاندن و ڕۆشنبیری مەڵبەندی پێنجی ڕانی کۆمەڵی ئیسلامی وتەبێژی حیزبەکەی هێناوەتە بەردەم ڕۆشنبیر و ڕۆژنامەنووس و چالاکوانانی ئیدارەی ڕاپەڕین و گفتوگۆیەکی کراوەی بۆ ڕێخستن. زیاتر لە 2 سەعات ڕوانگە و هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی لەسەر چەند پرسێکی هەنووکەی خرانە بەرباس. بۆیە بەڕاستی ئەو هەڵوێستەی چی کۆمەڵی ئیسلامی چ وەکو گۆڕان ئەمە هەڵوێستێکی حەقیقیە و ڕاستە، چونکە ناکرێت بە ناوی شیعاری ناڕێک و مەسەلەن شیعاری بێبنەما کە باسی دەوڵەت دروست دەکا. ئێستا هەندێک شتێ لە ناو وڵاتەدا کە ناکرێت پێویستی بە دەوڵەت نیە، هە لە ناو خۆتدایە، یعنی خاوڵاتیەک بێبەشە لە بەرمیلە نەوتێک. ئایا ئەو بەرمیلە نەوتە پێویستی بۆی ڕاوەستین تا دەوڵەتێک دروستە بۆی هاوڵاتیان بیرە نەوتە وەربگرێ؟ هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی ئەوەی کە ئێستا دەبینرێتەوەی کە لەو گفتوگۆکراوەیە ڕوون کرایەوە تا ڕادەیەکی هەڵوێستێکی ڕوونە و دەستخۆشیانێ دەکەم. هیوادارم ئەوە هەر گوتار نەبێ بەڵکو بستە بواری عملی و کردەیی، چونکو 2000 ئەو هەڵوێستە پێویستی بە ڕوئایەکی ڕوون هەیە، نەک بە شێوازێکی غامزوی نادیاری ئیشی سەر بکرێ. بە دڵنیایی بابەتەکان لای ئێمە جێگەی سەرنج و بایەخن. ئێمە وەکو پامێک لە سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی دەتوانین ئەو ڕەخنە جدیانێک کە بەڕێزان هەیان بوو لە بەشداربوون لە ئێوارە کۆڕەکە بیگەێنین و گفتوگوی لەسەر بکەین بۆ بێتە بنەمایەکی کارکردن لە داهاتووی کۆمەڵی ئیسلامی. و ئێمە وەکو کۆمەڵ هەوڵماندا پابند بین و پێم وایە هەموو هێزێکی سیاسی کەش ئەبێ پابند بێ بۆ بەها ئەخلاقیانەی ناو کۆمەڵگا. ڕێبوار حەمەد ئەندامی ئەنجومەنی سیاسی وتەبێژی کۆمەڵی ئیسلامی دەڵێت باشکردنی ژیانی خەڵک و گێڕانەوەی مافی زەوتکراویان لە پێشینەی داواکاریەکانمانن. هاوکات ڕایشی گەیان حکومڕانانی هەرێم کار دەکەن بۆ دروستکردنی قەیرانی نوێ لە پێناو لە بیربرنەوەی قەیرانە قوڵ و چارەسەر نەبووەکانی پێشوو. بە ئاوڕێکی چتی بدەینەوە پێش ڕفراندۆ. ئەم ئاوڕە جددیە بەلای ژیان و گوزەرانی هاوڵاتیاندا بێ، بەلای گێڕانەوەی سەرۆت و سامانیاندا بێ، بەلای چاکردنەوەی دامەزراوە یاساییەکانی هەرێمی کوردستاندا بێ، بە دەستپێکردنی ئیرادەیەکی جددی بێ بۆ حکومڕانێکی ڕەشید و تەندروست بە ڕیشە چێشکردنی گەڵت کە حکوومەتی هاوڵاتی بێ و هاوڵاتی متمانەی پێ بکە. لە دووشت تێناپەڕێ، یا ئەوە تاویستراوە قەیران بە قەیران داپۆشتێ و قەیرانەکان لە بیر هاوڵاتی ببرێنەوە کەمە هەر خەتەرە، یا فعلەن ینی ئەوەش کە ڕوونە نەویستراوە قەیرانەکان چارەسەر بکرێن. بەڕای ڕۆژنامەنووسان و چاودێرانی ڕەوشی سیاسی یەکگوتاری کۆمەڵی ئیسلامی لە پرسە سیاسی و نیشتیمانیەکان و داکۆکی لە مافی زەوتکراوی خەڵکی پێگەی کۆمەڵی ئیسلامی بەرەو مەودایەکی فراوانتر بردووە. کۆکردنەوەی ڕنگ و بیرە جیاوازەکانیش لەم گفتوگویەدا قبوڵکردنی ڕای ئەوانی ترە لای ئەو حیزبە وتەبێژەکەیشی سەرنج و تێبینیەکانی یاداش کردووە و بڕیارە لە ئەنجومەنی سیاسی کۆمەڵ شەن و کەویان بکەن. ئاراز ڕەسوڵ، کەناڵی ئاسمانی پەیام، ڕاپەڕین.